بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. اللهم لك الحمد حتى ترضى ولك الحمد إذا رضيت ولك الحمد بعد الرضا. خوشکان و برانی عزیز، مامۆستایانی خۆشەویست، السلام علیکم ورحمة الله وبركاته. سلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەمووتان. خوای پەروەردگار پارێزراوی دنیا و دوا ڕۆژمان بکە ئینشاء الله تعالی. بەڕێزان، ئەو ناونیشانەی کە هەڵمان بژاردووە ڕاستە بابەتێکە تا دەتوانین بڵێن بابەتێکی فەڵسەفیە و زۆر هەڵدەگیرێ و هەویرێکە و ئاو زۆر دەکێشێ، بەڵام بابەتێکە وەکو جەنابی کاکتۆر ئاماژەی پێکرد بابەتێکی هەنووکەییە، قسەی ڕۆژە ساڵانە بە تایبەتی لە مانگی دوو چواردەی دوو بە ناوی لەژێر ڕەسم و ناونیشانی ڕۆژی ڤاڵانتاین و ڕۆژی خۆشەویستی عید الحب زۆر ڕێکلامی بۆ دەکرێ و چاواشەکاری زۆر دەکرێت لە نێو کۆمەڵگایە. تەنانەت بەداخەواڵێن کوڕان و کچانێکی زۆری مسلمان لە خانەوادەی پەروەردەی ئیسلامی و دروست کەوتونەتە داوی ئەو بابەتە و کاریگەری نەرێنی کراوەتە سەر خۆڕەوشت و ئەخلاق و یان چارە نووسیان خوا پەنامان بدە. ئەو ناونیشانی کە ئێمە هەڵمان بژاردووە بریتە لە خۆشەویستی لە نێوان شەرعیبوون و ناشەرعیبوونیدا. هەر خودی ناونیشانەکە پێمان ئەڵێ خۆشەویستی یەک جۆر نییە و یەک ڕەنگ نییە، ئەنواع و جۆری جیاوازی هەیە بەڕێزەکان. بەڵام سەرەتا ئەمەوێ سەبارەت بە ڤاڵانتاین دووسێ قسە بکەم. یەکەمیان بەڕێزان، بەستنەوەی خۆشەویستی بە بۆنە و مناسبەی ڤاڵانتاین ئەو پەڕی بەڕاستی زوڵمە، ستەمە لە چەمکی خۆشەویستیەگرێ، چونکە خۆشەویستی چەندە ئۆکسجین بۆ ژیانمان زەرورە، بەقەد ئەوەندە و زیاتریش بۆ ژیانی مرۆڤ خۆشەویستی زەرورە. ژیان بەبێ خۆشەویستی ئەسڵ نابێ و ناکرێت چەمکی خۆشەویستی مامەڵی خۆشەویستی کورت هەڵبێندرێ تەنها لە یاد و بۆنە و ڕۆژێکە، بەڵکو سەرتاپای ژیانمان و هەموو ساتەکانی ژیانمان پێویستمان بە خۆشەویستی هەیە. دواتر بەڕێزانم، ئەو بۆنە لە دوور و نزیک نەپەیوەندیەکی ئاینی، نەپەیوەندیەکی نەتەوەی، نەتەنان لە زەمینیشە لە ڕووی نیشتیمانیشەوە هیچ جۆرە پابەندیەک پەیوەندیەکی لەگەڵ ئێمەمانان نییە. یعنی بەداخەواڵێم هەر خۆی شتێکی زۆر نامۆیە گەلێکی موسڵمان کەوا بە زمانی شیرینی ئاخاوتنی هەیە، خۆی کولتوری ڕەسەنی خۆی هەیە، دابوونەریتی تایبەت بەخۆی هەیە، بێ خۆی سەرقاڵ بکە، کۆمەڵانی خۆی سەرقاڵ بکە، گەنجان و لاوانی خۆی سەرقاڵ بکە بە ئاوا بۆنە و مناسبەیەکە. ئەزانن خودی بۆنە و مناسبەی ڤاڵانتاین خۆی تۆز و خۆڵێکی زۆری لەسەرە، مشت و مڕێکی زۆری لەسەرە. لە واقعدا بۆنەیەکی وەسەنیە، بتپەرستیە، هەر خۆشیان یەک دەنگ نین، یەک ڕانین. ئاخۆ ڤاڵانتاین لە چی هاتوو؟ هەندێکیان بۆ زۆر کۆنەوەی گێڕنەوە، تەنانەت ئەڵێن گورگێک بووە شیری داوەتە نازانم چی، سیرکە شتی خۆڕافە لەگەڵی تێکەڵ بووە. هەندێک دەڵێن قەشەیەک بووە، قەشە ڤاڵانتاین کەوا ئافرەتێکی خۆشویستیە و یان ئەڵێن قەشە کە خۆشەویستەکان ڕێگای هاوسەرگیریان لێگیراوە لە نێو سوپا ئەو چووە بەدزی خۆشەویستانی لە یەکتر مارە کردووە. کۆمەڵی بابەتی تر بەڕێزانم، بابەتێکی خۆڕافیە لە ڕۆمانیکۆن هاتووە، لای خەڵکانێک بەڕاستی نان و پیازێکی پێخورێ و هەدەف و ئامانجی لە پشتە بۆ ئاراستەکردنەیەکی هەڵەی کۆمەڵانی خەڵک و بە تایبەتی چینی گەنج و لاوانمان. بەڕاستی ڕۆژی ڤاڵانتاین ڕۆژی خۆشەویستی نییە، ڕۆژی فێڵ و خەڵەتاندینی کوڕ و کچی خەڵکە، ڕۆژی خیانەتە. خیانەتە لە ئاین، لە باوک، لە دایک، لە خێزان. ئەو ڕۆژە سیرکەن لە پەنای وشەی پیرۆزی خۆشەویستی چەندە ناپاکی و کاری بەدڕەوشتی و خراپەکارێکرێ، چەندە خێزان وێرانەکرێ، چەندە خۆڕەوشت هەدم ئەکرێ لە نێو کۆمەڵگایە، چەندە ئافرەت و کچ بە تایبەتی دەبن بە قوربانی حەزێکی نەخۆشی چەند کەسانێکی دڵ نەخۆش، خوا پەنامان بدە.
بۆیە توانین هەندێ لە زانانیش ئەڵێن ئەوە ئەسڵەن عیدی حوب نییە، جەژنی خۆشەویستی نییە، بەڵکو عید الفاحشەیە ئەگەر معنا دەستەواژە ڕەسەنەکەی بۆ بدۆزینەوە. عید الفاحشەیە دنیایەک فاحشە لە پەنای ئەو حب و حوب هێبێنە و خۆشەویستیە ئەنجام ئەدرێتن. پیاوێ زینای کردووە لەگەڵ ئافرەتێکە، دواترەوەیەک لە ڕیواتەکانە کوشتیانە، دواتر بێباوەڕان هەڵساون کردیانە بە بۆنە و جەژنێک ساڵانە یادی ئەکەنەوە، لەکوێ پەیوەندی بە من و تۆیە هەیە؟ یعنی تۆ یادی کارێکی فاحیشەکەیەوە، چه بەشداریەکەی لە پاڵپشتیکردنی ڕووداوێکی مێژووی کۆن یان وەسەنیە یان فاحیشە و تاوانێک و گوناهێکە، و لە ڕووی ئاینی نەتەوەی هیچ پەیوەندێکی بە تۆ نیە، دەچێت ئەو ڕۆژە پیرۆزەکەی تەنانەت وشەی پیرۆزی بۆ بەکاردێنن، پارەی زۆری لەسەر خەرجەکەن، لە پێناوە خەرجەکەن. بەڕێزانم، خۆشەویستی چەمکێکی پیرۆزە لە ئیسلامدا، وەکو گوتم زەرورە لە ژیاندا خۆشەویستی هەبێ، بەڵام خۆشەویستی ئەبێ ئاسی خۆی بۆ دابدرێتن، نابێت سنوور ببەزێنرێتن. چونکە هەندێک خەڵک لە پەنای خۆشەویستی بەڕێزانم خۆشەویستی کردوتە خوایەک، ئیلاهێک، الذي اتخذ إلهه هواه، هواه هو إلهه، هوا و حەزەکەی خۆی کردوتە خودایەکەی پەرستێ، حەزی ئەو بە چه ئاقارێکا بڕوا بەو ئاقار ئەڕوا، جا ئەگەر تەواو پێچەوانش بێت لەگەڵ سنووری خوا و ڕێنمایی شریعەتی خوای پەروەردگار، خوا پەنامان بدە. خۆشەویستی مانای چییە؟ پێناسەی خۆشەویستی. بەڕێزم، لە زمانی عەرەبی چەند وشەیەک هاتووە بۆ بابەتی خۆشەویستی، لەوانە حوب، مەحەبە، عشقیش هاتووە. هەرچەند هەندێک لە زانایان جیاوازی ئەکەن لە نێوان حب و مەحەبەت لەگەڵ عشقە، تەنانەت هەندێک زانە پێیان ڕەوا نییە عشق بۆ ذاتی ئیلاهی حەقیقەتی خوا بەکاربێنرێت، چونکە ئەڵێن عشق بابەتێکی حەزێکی سێکسی جنسی لەگەڵایە، حەزێکی جنسی لەگەڵدایە، ناکرێت بەرامبەر ذاتی خوا بەکاربێت. هەڵێ هەندێکیش دەڵێن نەخێر، عشق کۆتایی مەحەبەتە، یعنی ئەو سەر لوتکەی خۆشەویستیە کە ئینسان پێی ئەگا. جا بە هەر شێوازێک بێ حب هاتووە، خۆشەویستی مەحەبەت هاتووە و عشقیش هاتووە بەڕێزەکانم، بەڵام لە زیاتر لە دەقە شەرعیەکان حب و مەحەبەت هاتووە، نەک عشق بەکار هات بێت. هەموو یەک جۆر نییە. مەحەبەت و خۆشەویستیمان هەیە مەشروعە، و بەشێکی تریشمان هەیە مەذمومە، غێر مەشروعە، نامەشروعە، ناشەرعیە. هەندێکیان جیبیلی فیطریە، خوای گەورە فەتەر الله الناس عليها، فطرة الله التي فطر الناس عليها. خوای گەورە وا مرۆڤی خۆڵقاندووە کە مەیلی هەیە، حەزی هەیە بۆ ڕەگەزی بەرامبەر، خوای پەروەردگار وا مرۆڤی خۆڵقاندووە. و بەشێکی تریان اختیاری و مکتەسەبە، یعنی ئینسان خۆی درستی ئەکا، بەدوایە هەوڵ ئەدا تا بەدەستی دێنێ، ئەوەشیان هەیە. جا وەکو گوتمان چەند جۆرێکی هەیە، لەوانە محبة الله سبحانه وتعالى ورسوله، خۆشەویستی خوا ومحبة الله ورسوله، خۆشەویستی پێغەمبەرەکەی صلى الله عليه وسلم. جێی خۆش خۆشەویستیە، بەڵکو توانین بڵێن لوتکەی خۆشەویستی، خۆشەویستی حەقیقەت لێرەوە دەست پێ دەکەن، چونکە هەر مرۆڤ خوای خۆش نەبێ، پێغەمبەرەکەی خۆش نەبێ صلى الله عليه وسلم، ئەسڵەن لەگەڵ خۆشەویست ڕاست ناکە. و ئەو جۆران هەر فەرزە، پێویستە، وەکو ئەرکێکی ئاینی لەسەر هەموو موسڵمانێک پێویستە خۆشەویستی بۆ خوای خۆی هەبێ. والذین آمنوا چی ئەشەد حبا لله، ئەوانەی ئیماندارن تونترین پتەوترین خۆشەویستیان بۆ خوایە. اینجا خۆشەویستەکانی تر لە ڕیزەکەی خوارەوە دەست پێ دەکا، ئەجینا لوتکەی خۆشەویستی بۆ خوایە جل جلاله. والذین آمنوا أشد حبا لله يا أيها الذين آمنوا من يرتد منكم عن دينه فسوف يأتي الله بقوم يحبونه ويحبونه، يحبهم ويحبونه، أذلة على المؤمنين وأعزة على الكافرين، آخر آياتك. خواهی پەروەردگار ئەوانی خۆشەوێ، يحبهم ويحبونه، ئەوانیش خۆیان خۆشەوێ. واتە جۆرێک لە خۆشەویستی هەیە لە نێوان خوا جل جلاله لەگەڵ بەندەکانی پەروەردگار. و خۆشەویستی پێغەمبەرمان صلى الله عليه وسلم هەر بە خێرایی لا يؤمن أحدكم حتى أكون أحب إليه من والده وولده والناس أجمعين. یەکێک لە ئێوە ئیمانی باوەڕی کامڵ و تەواو نییە تا منی خۆشەویستتر نەبێ بەلاوە
لە باوکی و دایکی لە ئەولاد و منداڵی لە تەواوی خەڵک ئەبێ نمرەی یەکەم لە خۆشەویستی بدرێت بە ئەڵڵا یان دواتر بە پێغەمبەر صلی الله عليه وسلم. جۆرێکی تر لە خۆشەویستی بەڕێزانم خۆشەویستی زانایانمانە، ئەوانەی کە ڕابەرایەتی شەریعەتمان بۆ ئەکەن ئەبێ خۆشمان بوێن، و ساڵحان و پیاوچاکان ئەوانەی کە ئەسپی خۆیان باش تاوداوە باشترین کەسن لە نێو کۆمەلگا و پابەندترین کەسێکن بە شەریعەتی خوا، و تەواوی ئیمانداران دەبێ ئیماندارانیشمان خۆش بێت. ئەوانە جۆرێکن لە خۆشەویستی. ثلاث من كن فيه وجد حلاوة الإيمان. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم سێ خەسڵەتەن هەر کەسێک ئەو سێ خەسڵەتی دەدا هەبێ شیرینی ئیمان چێژ ئیمان چێژ ئەکا تام ئەکا. أن يكون الله ورسوله أحب إليه مما سواهما. یەکەمیان چیە؟ خوا و پێغەمبەرەکەی بەلاوە خۆشەویستترین بێن لە ئەوانی تر، لە بێجگە خوا و لە پێغەمبەر بێجگە لە خوا و پێغەمبەر لە ئەوانی تر لە هەموو شتێک زیاتر خۆشی وێن. وأن يحب المرء لا يحبه إلا لله. ومروفي خوش بێ کەسێکی خۆش بێ هاوڵ و برادرێکی خۆی خۆش بێ برادرێکی تی دەستە خوشکێکی تی بەس لە پێناو خوا خۆش بێ بەرژەوەندی و مەسلحەت نە لە پێناو خوا و ئاینی خوا خۆشی ئەوێتن. ئەوانەی کە ئەو جۆرە خەسڵەتان هەیە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم هەست بە حەلاوەتی ئیمان ئەکەن. دەی ئەوش خۆشەویستیە. جۆرێکی تر محەبەت الزەوجەتی والئەولاد. هەمومان کە هاوسەرگیری ئەکەین جاری وێ ئەسڵن لەگەڵ ئافرەتێکە یان ئافرەتێک لەگەڵ پیاوێکە لە ژیانیا یەکتریان نەبینی و تەنانەت عەشیرەتیان جیاوازە، زمانیان جیاوازە، کولتور و فەرهەنگیان جیاوازە، زۆر لێکتور دوورن. بەڵام کە لە خێزانێک کۆ بنەوە ئەبن بە ئەندامێکی خێزان هەڵبەت جۆرێ لە مەحەبەت و خۆشەویستی دروستە بێ کە زۆر جیاوازە لەوەی کەوە بە ناوی عشق و ئەوینیشە دڵداریشە خەڵک ناوی لێنێ خۆشەویستی. چونکە بڕۆ لە ڕابردووی کۆمەڵی کوردەواری خۆمان ڕامێنە هەر پرسیار بکە لە هەر پیاوێکی کەمێ بەتەمەن بێت جیلی پێشووتر بێ هەڵبەت زۆرینەی هەر زۆرینەی ڕەها لە نێو کۆمەلگا بەبێ خۆشەویستی هاوسەرگیری کردووە. کەچی ماڵ و خێزانی خۆشی خۆشەوێ زۆر سەرکەوتوشە. ڕێژەی و نسبەی تەلاقیش لە نێو ئەو جۆرە خێزانانە زۆر کەمتر لەوەی کە بەناوی دڵداری لە کۆلێژ و پەیمانگا و شوێنەکانی ناوەندەکانی خوێندنە بەناوی دڵداری یەکتریان ناسیوە. کەواتە پێمان ئەڵێ بەڵێ خۆشەویستی ماڵ و منداڵیش بە شێکەل لە دینداری خۆمان. ئەها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەیفەرموو اللهم هذا قسمي فيما أملك. خوا جاوب پشی منە لەوەی کە لە دەسەڵاتی منە، من ئەو حەزەم هەیە ئەوها بەو شێوازت مامەڵاکەم لەگەڵ ماڵمدا، یعنی لە دەرەوەی دەسەڵات خۆتە جاریوێ محەبەت ئەچێ بۆ خێزانی خۆت یان بۆ منداڵەکانی خۆت. وهروە خۆشویستنی ئەولادەکانی و منداڵەکانیش منداڵ هەر هیچ مەجبەلەتون مەبخەلەتون مەحزەنەتون پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ئامادەی هەموو قوربانی دانێکە هەموو خەم و خەفەت و دڵتەنگی و ناڕەحەتیەکە لە پێناو خۆشی منداڵەکەی خۆیە، چونکە ئەوەندەی خۆشەوێت قوربانی بە خۆشەکانی خۆیدا لە پێناوی خۆشبەختکردنی منداڵەکەی. حب الوطن نیشتیمان پێغەمبەری خوا وا فێری کردن سەلامی خوا لەسەر بێ چۆن دایک و باوکی خۆمان خۆشەوێ ئەولاد و منداڵ و خێزان و هاوسەری خۆمان خۆشەوێ وڵات و نیشتیمان و زێدی باب و باپیرانیشمان خۆش بێن. ئەها ئەوان زۆر نیگەرابن کاتێک ئاوارەکران تەنانەت پێغەمبەری خوا نزاک اللهم حبب إلينا المدينة كحبنا لمكة أو أشد. خوای گیان ئەو مەدینەمان بەلاوە خۆشەویستکە وەکو چۆن مەکەت بەلاوە خۆشەویستیکن بەڵکو زیاتریش. پێغەمبەر نزاکە چونکە ئەوەندە خۆشەویستی تەنگی پێڵشریون ئەوەندە ناڕەحەتی کردون کە دوور و لە زێدی باو و باپیرانی خۆیان پێغەمبەر دوعاکە خوای گەورە خۆشەویستی نیشتیمانی تازەیشان بۆ دروست بکاتن. جۆری شەشەمیان بەڕێزانم خۆشەویستی کوڕان و کچانە کە ئەوەی ئێمە ئەمانوێت زۆرترین قسەی لەسەر بکەین ئەو جۆرەیانە. بە کوردی پێ ئەڵێم خۆشەویستی دڵداری عشق و ئەوینیشی پێدەگوترێت. دڵداری چییە؟ دڵداری بریتە لە پەیوەندیەکی مۆڵەت پێنەدرا و لە ڕوانگەی شەرعەوە لە نێوان هەردوو ڕێگە زینێر و مێ کوڕ و کچێکە بە مەبەستی چێژ لە یەکتر وەرگرتن. زیاتر دڵداری خۆی لەو چوارچێوە ئەبینێتەوە چونکە هەر جۆرە خۆشەویستیەک لە دەرەوەی خێزان بێ بەبێ عەقدی شەرعی بە ڕێپێدان و مۆڵەتی شەرعی بێ هەڵبەت سەر ئەکێشێ بۆ ناشەرعی یان چێژ وەرگرتنێکی ناشەرعیانە.
ئەتوانن لێرە بڵێن ئێمە عاشق بوون و عاشقایەتیمان هەیە. ئەگەر بەو شێوازە دەری بڕین دووشتی جیاوازە. عاشق بوون بابەتێکی لا ئیرادیە، گەنجێ کوڕێ یان کچێ بەبێ ئەوەی کەوە هەوڵی بۆ دابێ، ڕەنگە لە نیگایەک تەنانەت جاری وێ لە باسکردنێک هەستێک مەیلێکی بۆ دروستە بێ بۆ ڕێگەزی بەرامبەر کوڕێک یان کچێک بەرامبەر کوڕ یان کوڕێ بەرامبەر کچێک بەبێ ئەوەی خۆی هیچ هەوڵی بۆ دابێت. ئەوە پێ ئەڵێ عاشق بوون. ئەوەیان هیچ گوناهێکی تێدا نییە. ئەگەر مرۆڤەکە لێرەوە هەوڵدا بە ڕێگا و وەسائیلی شەرعی بە ئامانجی خۆی بگە، هیچ ناشەرعیەکی تێگەڵ نەکە، نەزەری نەکە، خەڵوەتی لەگەڵان نەکە، بە دوای کەڕامەت و ئابڕوویان نەگەڕێ، ڕێگای مەشروع بگرێتە بەر، شتێکی شەرعیە و ئاساییە. بەڵام عاشقایەتی ئەوەیە کەوە بە دوایە ئەگەڕێ، هەوڵەدا چێژ لەو جۆرە پەیوەندیە وەربگرێ. ئەو پەیوەندیە لە قۆناغێکە ڕاناگیرێ، دەیباتە پێش نیگایە، سەیر و تەماشەکردنە، خەڵوەتە، دواتر هەتا کۆتایی خراپەکەی ئەڕواخوا بەناماندا. ئەو لێرە عاشقایەتی حەرامە، جۆرە مەزمومەکەیە، لە ئیسلامدا نادروستە. بە ناوی عاشقایەتی تۆ پەیوەندی لەگەڵ کچی خەڵکە، تەنانەت بڵێ لەگەڵ خێزانی خەڵکی ئەڵێ عاشق بووم، دەی چی عاشقی چێ بووە؟ خێزانی کەسێک، یان ئافرەتە لەگەڵ حورمەت و ڕێزم بۆ دایک و کشتانە لەگەڵ پیاوی کەسێک کە ئەوە عشق. ئەوە ئەو پەڕی ناپاکی و خیانەتە کە ئینسان چاو بڕێتە ماڵی خەڵک، هاوسەری خەڵک. ئەوە پەڕی ناپاکیە. جا ئەوەی کە بە ناوی عشق و ئەوینە برەی پێدەی لێ کۆمەلگا خۆ پێناسەیەک ناکە، ناڵێت تەنها عشقێکی پاک بێ، بەڵکو زیاتر ئەو عشقە پیس و عشقە مەمنوع و مەذمومەیە کەوا دنیا بەرەو ماڵوێرانیە، بە خەڵک وەکو دەڵێ ڕوڕەشی دنیا و دوا ڕۆژەکە خوا پەنامەمدە. مامۆستا بڕوا تازە وەک پێشکەشکار ڕووداوێکی جێراوە گوتی لای دکتۆر عوسمان بوو، پیاوێک کات گوتی مامۆستا تووشی دەردێکی خراپ بووم، دەردی ئەوین و عشق. بە زۆری بە ڕۆژیم دووشەم و پێنجشەمان جاری وێ زۆر زیاتریش بە ڕۆژوو دەبم، وەڵڵاهی شەو نوێژی دەکەم، بەس بۆ ئەوەی ئەو غەریزایە یان ئەو مەسەلە حەزە دامرکێت. بەڵام عاشقی کێ بووە؟ عاشقی ژنی پیاوێک بووە، ئافرەتەکە منداڵیشی هەیە. وەڵڵاهی مامۆستا ڕەمەزان بە ڕۆژوومە، بۆ ڕۆژشکاندن دەچم لە لادەی ئەوانە شتێک ئەکڕم، خواردنێ ئەکڕم، شەکری گوندەکە و لادەی ئەوان دەینم دەخۆم، ڕۆژوی پێ ئەشکێنم، بەس بۆ ئەوەی شیرنایەتی لادەی ئەوانە، بۆ ئەوەی کەوا دڵم دامرکێتەوە. سەیرکە بە خۆی نەخۆشیە، دواتر باسی ئەکەین تربی خاپەنامت معلومات من طرف واحدیش بووە، یعنی کەسەکە خۆی ئاگای نەبوو، خوشک ئاگای لێ نەبوو، هەر لەو گۆڕە کەسێک بۆ خۆی خستۆتە ناو دەریایەکی بێبنی خەیاڵات و ماڵوێرانی دنیا و دوڕۆژ. خوا پەنامان بدە. هۆکارەکانی دڵداری و خۆشەویستی بەناو خۆشەویستی چییە؟ یەکەمیان تێکەڵاوی کوڕان و کچان لە زانکۆ و پەیمانگا و ناوەندەکانی خوێندن، سازانی ئاهەنگ بە ناوی ئاهەنگی یەکترناسین و سەما و هەڵپەرچێ و چیچی. ئەوە ماڵی وێران کردووی. لە ناوەندەکانی خوێندن ئێستا لەوە گەڕێ لە دەستمان دەرچووە کە تێکەڵاوی کوڕ و کچە بەوەش ڕازین مەمنونین، بەڵام لەوێ ئیش لەسەر کوڕان و کچانمان نەکرێت. هەر سەرەتا دێن بە ناوی ئاهەنگ و حەفلەی یەکترناسین کوڕان و کچانمان تێکەڵاوی بە یەکترەکەن، ڕەقس و سەما و گۆرانی و هەڵپەرچێ و ڕەشبەڵەک و ئەوانە دروستەکرێ. لێرەوە شێتانش خۆن بێگومان مەوجودە، ڕۆڵی خۆیان جێڕێ، دێ ئەوانش گەنجن، تاقە وزەیان هەیە، حەزیان هەیە، مەیلیان هەیە، جاری وێ شارەزاییشیان نییە، دەکەونە داوەکە. ئەوە یەکێکە لە هۆکارەکان بەڕێزەکان. دووەمیان سەیرکردنی حەرام نەزەر. لە ئیسلامە هەر زینا و داوێن پیسی حەرام نەکراوە، تەنانە خوا نافەرمێ وەلا تەزنوا، زینا مەکە، وەلا تەقرەبوا الزینا. مقدماتی زینا هەر شتێک ڕێگە خۆشکەر بێ، ئیسلام قەدەغەی کردووە لە بابی سەدی ذەرائع. هەر دەرگایەک، هەر پەنجەرەیەک، کولانکێک بەرەو حەراممان بەرێ، خوای گەورە شەریعەتی ئیسلام ئەو دەرگا و پەنجەرە و کولانکانشی داخستووە بۆی لەوێوە تووشی حەرام و گوناهەکە نەبین. جا چۆن زینا حەرامە کە کۆتاییەکەیە، هەڵبەت نەزەریش حەرامە. خوای گەورە پێمانە فەرمێ هەم بە پیاوان و هەم بە ئافرەتان، قل للمؤمنین يغضوا من أبصارهم ويحفظوا فروجهم.
ئەی محەممەد صلی الله عليه وسلم بە پیاوانی ئیماندار بفەرموو کە چاویان دان و قێنن لە ئاست حەرامە، چاویان داخن لە ئاست حەرامە، نەزەری حەرام نەکەن و دامێنیشان بپارێزن. دواتر هەر لە دوای ئەو ئاەتە ئاەتی 31 ئەوە 31 ئەفەرمێ لە سوورەتی نور وقل للمؤمنات يغضضن من أبصارهن ويحفظن فروجهن بأفرتاني باوردار إيماندار داين بالك وباكيزج بفرموا أي محمد صلى الله عليه وسلم أواني تشاوي كان داخل لأس تيروانين وسير كردني حرام كواتا نزل حرام تنانت شاعر سيكي جوانية طلع نظرة فابتسامة فسلام فكلام فموعد فلقاء هەموو شتەکان لە هەنگاوێکەوە دەست پێکەن. سەرەتا سەیر و ڕوانینێکە، نەزەرێکە، نیگایەکە، فەبتیسامەتون دوایە پێکەنینێکە، زەردەخەنەیەکە، فەسەلام و دوایە سڵاو لە یەکترکردنێک، دواتر فەمەوعیدون مەوعید و مەوعیدکاریە، دواتر فەلیقاءون گەیشتنە بە مریشکە ڕەشە و پاپەنامان بدە و تاوان و گوناهە. کەواتە لە هەنگاوی یەکەم ئەم ئیسلاماتوە دایخستووە، نابێ نەزرەی حەرام هەبێ و نابێ تەوقەی حەرام هەبێ، نابێ خەڵوەی حەرام هەبێ دا کۆتایی. محەممەدی کوڕی واسع یەکێک بووە لە پێشینە چاکەکان، ئەڵێ سەردانی یەکێک لە هاوڕێکانی خۆی ئەکات لە دەرگا دەدا قەزا و قەدەری خوا ئافرەتێکی خزمەتکاری ئەو ماڵەی دێ دەرگاکە دەکاتەوە کە ئەزانێ ئافرەتە چاوەکانی دائەخان و قێنێ دادەخات. خزمەتکارەکە واتێ دەگا ئافرەتەکە ئەو پیاوە کوێرە، دەڵێ بانگی خاوەن گەورەکەی خۆت بکە، سەیدەکەی خۆت بکە. ئەوش دەچی بانگی گەورەکەی دەکات، دەڵێ پیاوێکی کوێر، ئەڵێ هاوڕێ ئەوم لە بەردەم دەرگایە. خۆ کوێر نەبوو، بەڵام خۆی کوێر کردووە لە ئاست حەرامە. سیرکە پێشینە چاکانمان ئاوا بوون، چاویان لە ئاست حەرامە دادەخست بۆی پاک و خاوێن ئەمانەوە. خاڵی سێم یان هۆکاری سێم بەڕێزان سیرکردنی فلیم و زنجیرە درامای بە ناوی خۆشەویستی و عشق و ئەوینە. بەداخەو دەڵێم لەو چەند ساڵی دوایی زۆر ئیش لەو بابەتە کراوە، خێزانی کوردی وێران کرا. اینجا ئەو زنجیرە درامانە جاریوێ لە ڕووی ئاینیەوە تەواو حەرامە و قەدەغەیە، و لە ڕووی کللتوری نەتەوەییەوە تەواو زیان بە کللتور و ڕەسەنی کوردەواری خۆشمان ئەگەێنێ. لە هیچ ڕوویەکەوە بڵێ هندیەکە، تورکیەکە، نازانم چیەکە، بۆمان دێ دۆبلاژە کرێ لە نێو خێزانی کوردی دەکرێت بە مادەی شەو. سیرکە لە نێوە و درامایانە چ پەخشەکرێت، کۆمەڵێ دەرسی شەیطانی تێدایە وەک دەڵێ. وانەی ئەومان پێڵێ کابێ کچ و کوڕ بە دوای خۆشەویستی خۆیان بگەڕێت، تەنانەت سنوورەکان ببەزێنێ، تەنانەت دەبێ ئەو تەوقەی کۆمەلگایە کە لەسەری داناوە یان شەریعەت لەسەری داوە تەوقانە بشکێن. ئەو عشقانە دروستەکە عشقی مەمنوعن، پەیوەندی لە بڕۆس سیرکە دنیایەک پەیوەندی ناشەرعی، ئەو لەگەڵ خێزانی ئەو هەیتی، ئەو لەگەڵ هاوسەری ئەوەی بە هەمان شێوە هێشتا شویان نەکردووە، جاروێ منداڵیان هەیە ماشەڵڵا لێبێ، دواتر زەوابیر لە زەواجەکەنەوە. ئەوە دەینن دووسێک کاراکتەر دێنن، ئەکتەر دێنن، نە ژنە و نە مێردە، دەیکەن بە ژن و مێردی یەکتر. گریمان ئەوەش ئاساییە. دواتر ژووری نەومی بۆ دیادەگرن، ژووری خەوتن. باشە دراما بۆچی بچتە ناو ژووری خەوتن؟ لەوێش تەن نەک هەر ئەوەندە ئەو شتێک نیمایش بکرێ ئاماژەیە بێ بڵێ ئەوە ژووری خەوتنە، با بڵێن خیانەتێکی لێ ڕووداوە. تەنانەت بە عەمەلی گرتە یان کردارە حەرام و گوناهەکە ئەنجام بدەن. اینجا لە باوەشگرتن بێ ماچکردن بێت تا کۆتایی خوا پەنامەند. درامای کوردی ئەو ساڵ بووە زەمنە ساڵی ڕابردوو بوو، گوایەوەکوی شانازیەک دەیگوت بۆ یەکەم جارێ مەتوانیمان ماچ بێنینە نێو درامای کوردی، شانازیان پێوە کرد. وەک بڵێ ئەو پاڵەوانە چ خزمەتێک بە گەل و نەتەوە نیشتیمانی خۆی کرد بێت. چوارەمیان تێکەڵی هاوڕێتی کەسانی دوور لە دین و دوور لە ڕەوشت. ئەو شۆکارێکە بڕێزان. المەرء على دین خەلیل فلينظر أحدكم ما يخالل. ئەو پێغەمبەر ئامۆژگاری من ئەکا سەلامی خوا لەسەر بێت. مرۆڤ لەسەر دینی هاوڕێ و هاودەمەکەیت، ئەچێ قوتابخانە، ئەچێ کۆلێژ، مەعهەدەکان، ئەبێ بزانی چی ئەەکەی بە هاوڕێ و هاودەمی خۆت. کەسێکی دیندار نەبێ، کەسێکی خاوەن ڕەوش نەبێ، ئەسڵەن ئینسان نابێ لێ نزیک بێتەوە، مەگەر تۆ بەهێزتر بی لەو بە مەبەستی دەعوە و بانگەواز و ڕاکێشانی ئەو ڕاستکردنەوەی ئەو
لەگەڵ یا هاوڕێتی بکەی ئەوە ئاساییە، بەڵام تۆ بزانی تۆ لاوازی تۆ ئەکەوێ ژێر کاریگەری ئەو جائز نییە بە هیچ نەوعێک ئینسان لەو جۆرە کەسانە نزیک بێتەوە خوا پەنامەمدا. پێنجەمیان بەکارهێنانی ئامێرە تەکنەلۆژیەکان، موبایلە، ئینتەرنێتە، فەیسبوک و وەکو دەڵێت تۆڕە کۆمەڵایەتیەکانە، یان خوێندنەوەی کتاب و ڕۆمان گۆڤار، کتێبی نامیلکەی بابەتی کە ڕەواج بە دڵداری و عشق و ئەوین و شتانە دەن وا دنیایەکی خەیاڵی لە بێناو لە بەردەم گەنجانمان دروست دەکەن، هانیان ئەدەن بۆ کارێکی ئاوا. ئینسان دەبێ ئاگاداری ئەو جۆرە بابەتانە بێ، ئەوانە ئەو کارێکن هەر بە خێرایی ئاماژەمان پێکرد. تەوەری دووەم حکمی دڵداری نێوان کوڕ و کچ. ئایا حکمەکەی چییە؟ دڵداری لە نێوان کوڕ و کچە دروستە یان نادروستە؟ بەڕێزان مەقولەی کێیە؟ حکمێک ئەوەی هەیە دەفەرمێ الحكم على شيء فرع عن تصوره، أو الحكم على الشيء فرع عن تصوره. بڕیاردان لەسەر هەر شتێکە لە دەرەنجامی سەرنجدانی شتەکەیە، دەبێت سەرنجی شتەکە بدەین، دیراسی شتەکە بکەین، اینجا حکمی لەسەر بدەین. بابەتی دڵداریش ئەبێ هەڵوەسە لەسەر چەند خاڵ بکەین، اینجا باسی حکمەکەی بکەین. بەڕێزەکان بۆمان دەرەکەوێ لە میانەی ئەو چەند خاڵە کە هەڵوەسەیان لەسەر ئەەکەین ئاخۆ ئەو دڵداری و بەناو خۆشەویستیە کارێکی باشە یان خراپە، حەڵاڵە یان حەرامە. مەسەلەی پەیوەندی نێوان کوڕ و کچێک لە دەرەوەی خێزان بەبێ عەقدی گرێبەستی هاوسەرگیری ئاگادار بن لە قۆناغێکا ناوەسێت. پیا و شێرە پیا و شێرە ژنی ئەوێ کچی ئەوێ کە بتوانێت لە قۆناغێک بتوانێت خۆی کۆنتڕۆڵ بکە، زۆر بەرەو خراپە نەڕواتن، قۆناغی خراپ نەکەین. چونکە زۆربەی ئەبینین کە لە قۆناغێکی معقول ناوەسێ بەڵکو پەت دەکێشێ بۆ یەکتر بینین، دەستبازی، گوناه و تاوان، خوا پەنامەمدا. ئەوە خاڵێکەمە دەبێ تەماشەش بکەین، هەرمێژوی عاشقان پێمان دەڵێت ئەو حەزێکردنی نێرومەیە لە قۆناغە معقولەکە نەوەستاوە، بەڵکو پەلی کێشاوە بۆ ئەو بابەتانی کە ئاماژەمان پێکرد. ئەوە یەکەم. دووەمیان زۆر جار کچەکە دەبێتە قوربانی، ئابڕووی لە دەست دەدات، کوڕەکەش ئامادە نییە زەواجی لەگەڵ بکە و کەسێکی بێوەفا دەرەچێت. بە زۆری کچان ئەبن بە قوربانی. ئایا توشکردنی کچانمان خوا پەنامەمدا بە ناوی خۆشەویستی کە ئابڕوویان لە دەست بن، تووشی دنیایە کێشە ببن، ڕەوایە کچی خۆمان بدەین بەدەستی کەسانێک گورگە ئاسا بکەونە ناموس و کەرامەتی خەڵکە؟ سێم چونکە گرێبەستی عەقدێکیان لە نێوان نییە، مافەکانیش پارێزراو نییە. عادەتەن کە هاوسەرگیری ئەکرێ عەقدی زەواج لە نێوانین جا ئەتوانی پارێزگاری لە مافەکان جینە دوایە داوای چی دەکەی؟ مافی چێ بپارێزراو بێ؟ ئەها زۆر یان وەک بەرزەکەی بانان بۆی دەرچوندووە دوای ئەوەی کەوا کارێکی خەتەر و گوناهی ئەنجام داوە، ئابڕووی کچێکی بردووە، ماڵی وێران کردووە، دواتر بەجێی هێشتووە. دەی داوا لەکوێ دەکەی؟ لە چ مەحکەمەیەک؟ خۆ ئەو پیاوە هیچ وەکو دەڵێ عەقدێکتان لە نێوانیان نییە تا مافتان پارێزراو بێت. پێنجەمیان سەرپێچی و گوناها، سەرپێچ و گوناهی تێدەکەوێت. اینجا هەر لە یەکتر بینین نەزەری حەرام، بە تەنها لەگەڵ بوون خەڵوەت، لا يخلون رجل بامرأة إلا كان ثالثهما شيطان. پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم حج پیاوێک لەگەڵ ئافرەتێکە بە تەنها نابێ مەگەر سێمیان شێطان. دەستی ئەگرێ ئەچێتە نێو باخچە و قارکەکانە، پیاسە ئەکە. ڕووداوی زۆر دڵتەنزێنمان هەیە، کتاب نووسراوە بە ناوی قوربانیەکان، بڕۆن بخوێنەوە چ کارە ساتێک ڕووی داوە. والله ڕووداوی وایە کە لە ڕەنگە ئێسان شەرم بکایسە لە حزوری ئەو وەچە پاکانە قسە بکاتن، بەڵام بەبێ ئاگامان لێبێ. تایبەتی ئێستا لەنێو کۆمەڵگەی خۆمان لە شاری خۆشمان ڕووداوی زۆر دڵتەنزێن هەیە لەو ڕوانە. سێمیان دەستبازی و چێژ لە یەکتر وەرگتن یان چێژ وەرگتن لە جەستەی یەکتر. پێغەمبەر عەلەیهی سەلام فەرمی العەینان تەزنیان وزیناهما النظر واليدان تزنيان وزناهما البطش وهروها والرجلان. هەموو زینا بە قۆناخە، چاو زیناەکە، دەست زیناەکە، قاچ زیناەکە، دامێنیش زیناەکە. سەرەتا لە ڕوانگە و نیگایەکان و نەزەرەکان دەست پێەکە کە ئەفەرمی ئەوان زیناکەن، زیناکاشان ڕوانینی حرامە، سەیرکردنی حرامە. دەست تەوقەی لەگەڵاکە دەستی ئەگرێ و هەروەها قاچ بەرەو پیری ئەچێ، ئەوان هەمووی زینان.
يعني بەشێکن لە زینە یا مقدماتی زیان ڕێگە خۆشکەری زینان ئەو ئەندامە بەش و پشتی خۆی پێغەمبەری خۆ ئەفەرمی صلی الله علیه وسلم هەمویان پشتی خۆیان ئەبەن لە زینە. اینجا کۆتاییەکەی بۆ دامێن و شەرمگەی مرۆڤ ئەمێنێتەوە خوا بەنامە بدە. چوارەمیان حیساب نەکردن بۆ ڕاو قسەی باوک و دایک کە دڵسۆزترین و شارەزاترین کەسن بۆ شارەنووسی کچ و یان کوڕیان. ئەها پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێمان ئەفەرمێ ڕێز لە دایک و باوکانتان بگرن. إذا جاءكم من ترضون دينه وخلقه فزوجوه. ئەبێ بابەتی زەواج ڕێز و حرمەت و قسەی باب و دایکی تێدا بێ، چونکە هەم ئەزمموی هەیە هەم دڵسۆزترین کەسە بۆ تۆ. چەند کچ هەیە لەگەڵ ڕێز و حرمەت یان کوڕ هەیە گوێی بە قسەی باوک و دایکی خۆی نەداو، چووە لە دەرەوەی پەیوەندی بەناو خۆشەویستی دروست کردووە، دواتر زەرەری کردووە، زۆربەی هەر زۆری زەرەریان کردووە. وا بەنامە بدە، چونکە گوێی لە کەسێکی بە ئەزمون ڕانەگرت، دوو حەقێکی باوک و دایکی خۆی خوارد، پێشێنی مافێکی دایک و باوکی خۆی کرد، چونکە دایک و باوک بێ ڕێزی بگیرێ لە ماڵەوە. تۆی گەورە کردووە، خەمخۆر و مشورخۆری تۆ بۆ شەونخونی لە پێناو تۆ وەکو دەڵێ کێشاوە، ئێستا تۆ هیچ ڕێز و حرمەتێک بۆ قسەی ئەواندا بنێنی، تەنها بە دوای حەزی خۆت بکەوی. دوای ئەو حەزەش وا لە ئینسانەکە باوەڕکە چاو نابینێ، گوێ نابیسێتن، هیچ حەق نابیسێتن، هەزار ئامۆژگاری پێ نایبیسێتەنها گوێ لە قسەی خۆی ڕاو گوێ لە دڵی خۆی حەزی خۆی ڕاگرێ، نەک دڵی حەقیقی خۆی. پێنجەمیان ڕێگە خۆشکەرە بۆ ئەنجامدانی داوێن پیسی و زینا و شکاندنی سنوورە شەرعیەکان و ڕەوشتە ئیسلامی و کۆمەڵایەتیەکان و برەودانە بە ناپاچی و خراپەکاری. هەڵبەت ئەو پەیوەندی خۆشەویستە ئەوانەمان بۆ دروست ئەکات. کچ هەیە لە بنەماڵەیەکی زۆر نازدارە، زۆر بە دروستی پەروەردەکراوە، خوای پروردگار ناموس و کەرامەتی کچی هەمان بپارێزی ئینشاءالله. بەڵام دەبینی ڕووداوێکی وای لێ ڕووداوە زۆر سەیرە، حاشا لە خراپترین بنەماڵە ڕەنگە کارێکی وا ڕووی نەدابێت. بۆچی؟ لە ڕێگای بەناو خۆشەویستی کەوتوتە داوی کەسێکی دڵپیس گورگ ئاسایەک بەرەو ئاقارێکی خراپی بردووە، کەرامەتی کەسێکی بەڕێز لە نێو شارە، لە نێو وڵاتە، لە ڕووی ئاینیەوە، لە ڕووی کۆمەڵایەتیوە کە چەندین ساڵ کەرامەتی بۆ خۆی کۆ کردوتەوە، بە ماوەی وەکو دەڵێ مدەتێکی زۆر کەمە، لە چەند ساتێکی حەزێکی نەخۆشی خۆیان هەموو حیا و حرمەت و ئابڕووی عائیلە و بنەماڵ و دایک و باوکی خۆی لە دەستداوە. خوا پەنامان بدە. اینجا ئەڵێن حکمی خۆشەویستی لە ئیسلامە. ئەهلی علم وەکو گوتمان ئەڵێن مەحەبەت و خۆشەویستی چەند جۆرێکە، ئیوە هەیە حەڵاڵە، سوودبەخشیشە، بەڵکو واجبیشە، وەکو ئەوەی کەوا مرۆڤ خوای خۆی پێغەمبەری خۆی خۆش بێ، باوکی خۆی دایکی خۆی و خێزانی خۆی خۆش بێ، ئەوانە فەرزن، پێویستن لە ئیسلامدا. جۆرێکی تریان هەیە مستحەبە و ئاساییە، وەکو ئینسان کە هاوڕێ و هاودەمێکی خۆی خۆش بێ لە پێناوخوا. جۆرێکی تریان هەیە زیان بەخشە، حەرامە و قەدەغە و یاساغە، ئەوەیە کە لە بینی گەنجان و کوڕان و کچانە، کە لە حەزارەت بەناو حەزارەتی ئێستا پێ ئەڵێن حب العاطفی، خۆشەویستی و دڵداری سۆزداری، خۆشەویستی سۆزداری عاطفی، ئەو ناوەی لێنن. بەڵام زانانی کۆن، زانانی موسڵمان پێی ناڵێن حبی عاطفی، خۆشەویستی سۆزداری، بەڵکو عولەمای شەرع پێی دەڵێن عشق الصور، دڵداری وێنە، وێنەکان. بۆچی؟ چونکە کەسە عاشق بووەکە وێنەی معشوقەکەی لە نێو زەین و هیزر و فکر و عەقڵیە تەواو نیگاری کێشاوە، جێی خۆی گرتووە، هەموو شتێک وەکو دەڵێن لە ڕێی وێنەی ئەو ئافرەتە ئەبینێ، یان لە ڕێی ئەو کوڕە ئەبینێتن، هیچی تر نابێنێت. جاروێە سیر کە دەڵێ شاعیرێک ئەڵێ بەرەو کوفریانە بە، خوا پەنامان بدە، جاری وێ ئەو خۆشەویستە بەرەو کوفریانە بە، دەڵێ وەصلوکی ئەشها إلى فؤاد من رحمة الخالق الجليل. خوا پەنامان بدە. پێگەیشتنمان لەگەڵ تۆ، گەیشتن بە تۆ زۆر ئارەزومەندانترە، زۆر خۆشترە بەلای دڵمەوە لە ڕەحمەت و مێهرەبانی خالقی بەرز و مەز. خوا پەنامان بدە. سیر کرد بەرەو کوفری برد. بۆیە ئینسان دەبێت سنوورێکی بۆ دابنێ، ئەجینا ئەچێتە مەقامی کوفر. ئەوەندە جاریوێ معشوقەکەی خۆی خۆشەوێ، لە خوا زیاتر خۆشەوێ، ئامادەیە بڕیاری خواشکێنێ، سنووری خوا بەزێنێ، بەڵام ئامادە نیە دڵی وی بڕەنجێنێ، قسەی وی بشکێنێ، ئەگە داوای حەرامیشی لێ. ئەوە بۆ چی؟ بۆ ئەوەی کە خوا پەروەردگار ناموس و کەرامەتی کچی هەمان بپارێزێ. ئینشاءالله.
پیاوێک جارێک هاتە لام مامۆستا توش بوو چییە کاکە؟ وڵی پەیوەندی خۆشەویستیم لەگەڵ ژنی کەسێک هەیە، خوا پەنامان بدە. دواتر بۆم دەرکەوت، خوا پەنامان بدە، وەڵڵاهی خێزانی مامی خۆی. بەڵێ وەڵڵاهی مامۆستا من بۆ ئەوە هاتووم، دیارە ئێمە ممارەسەمان هەیە لەگەڵ یەکترا، بەڵام تەلاقی پێخواردووم، ئەو ماوەیە مدەتێکی بۆ داناوم نابێ ممارەسەی ژن و مێردایەتی لەگەڵ خێزانی خۆم بکەم. لە ترسی تەلاقەکە هاتووە پرسیارەکە، بەس لە ترسی خوا پرسیار ناکە کە زینا لەگەڵ مامۆژنی خۆیەکە، خوا پەنامان بدە. ناویشی لە نابوو خۆشەویستی زۆر قسەم پێگوت، دوو تووشی زۆر شەرمەزارێکی گەورەش بۆ پیاوە لە دوایی، بەس ئەوجار نەمزانێ و چێیە، دواتر ئاشکرا بوو مەوزوعەکە. تووشی کارەساتێکی زۆر گەورەی عائیلی بوون، چەند ئافرەت تەلاق درا، شەرمەزار کرا، هەتا کۆتایی پێم خۆش نەبسمەنێ بابەتەکە. سیر کە ئەوە خۆشەویستی نییە. تلا به القلوب الفارغة من محبة الله. چ کەسێک تووشی ئەو جۆرە نەخۆشیان نابێ بە ناوی عشق و دڵداری و ئەوین، ئەو دڵانەی کەوا لە مەحەبەتی خوا خاڵین، فەراغ هەیە، فەراغ، ئەو فەراغە لە جاتی بە مەحەبەت و خۆشەویستی خوا پڕیکاتەوە، بە مەحەبەتی خێزانی حەقیقی خۆی پڕکاتەوە، پەنا بۆشتی تر ئەباتن لەڕێ ئەو فەراغە، لێرە تووشی ئەو گوناها نابێتن. جا بۆیە ئیسلام لە بابی سەدی ضەرای وەکو ئاماژەمان پێکرد ئەو جوان ئەو شوێنانە دادەکات. تەوەرەی چوارەم هەندێ لە چارەسەریەکانی ئەو پەتایە. ئەو چارەسەری چەند خاڵێکە، حەوت خاڵێکە کە بە کورتی هەڵنجراوە لە کتێبی ذەم الهەوە هی ئیبن جەوزی ڕەحمەتی خوای لێبێ کە لە ساڵی 597 وەفاتی کردووە، کۆچی دوایی کردووە. چارەسەر چییە؟ کوڕان و کچانمان توش بوون، تەنانەت گەیشتونە ئاستێک کەوا گوتمان جاری وێ بەرەو کوفر و ماڵوێرانیانە بە، یان هەندێک بەرەو لاوازی و نەخۆشییانە بە، خواردنی بۆ ناخورێ، تێکەڵاوی خەڵکی نامێنێ، بنەماڵە و عایلەی خۆی نامێنێ، لاواز ئەبێ، لە ڕوو لاواز ئەبێ، تەرکیزی تێک ئەچێ، تەنانەت هیوایە ئاسی ڕەشانەوە دەڕشێتەوە. بەنێو ئینسانە جاریوێ ئینسانێکی زۆر ڕێک و پێک، کەسێکی بەسوود لە نێو کۆمەڵگا، بەڵام کەسێکی نەخۆش و ماڵوێران دەرەچێت لە نێو کۆمەڵگایە. گوتمان کورتەیەک لەو کتێبەی هەڵنجراوی ذەم الهەوایە ئیبن جەوزیە چەند چارەسەرێکی ئاماژە پێ کردووە، لە نێویانە باشترین چارەسەر ئەزەواج، هاوسەرگیریە. هەر کوڕێک کچێک، ئێمە باس لەوە ناکەین ئەوەی تر پێ ئەڵێن خیانەت، ناپاچی، کەوا ژنێک لەگەڵ پیاوێ یان پیاوێ لەگەڵ ژنێ. نمونەی ئەوەندە خراپ و سەیر هەیە، باوەڕ پێ بکەن. ئێستا بچی لە دادگاکان ئەتوانی بە مجەلەدات چیرۆک و بەسەرعاتی واقعی ئەو چەند ساڵی دوای لە نێو کۆمەڵی کوردواری خۆمە کە ڕوویاندا هەمویان بەڕاستی جێی ماڵوێرانی. زەواج، هاوسەرگیری. ابن عباس خوا لێیان ڕازی بێ دەفەرمێ پێغەمبەری خوا فەرمیەتی صلی الله عليه وسلم لم يرى للمتحابين مثل النكاح. هیچ ڕێگە چارەیەک باشتر نەبینراوە بۆ ئەوانە یەکتریان خۆشە بێت لە هاوسەرگیری کردن. باشترین شت ئەوەیە ئەبێ هاوسەرگیری بکەن، ئەگەر ڕاست ئەکەن یەکتریان خۆشە بێت. تو ئەو خوایە کەسێک یەک خۆشی بێت ئامادەی پێشی زەواج ئابڕووی بەرێ، هەچکی بکە، ئەو خۆشەویستیە، دواتر بێوەفا دەربچێ، بڵێ تۆ دواتر مادەم ئامادە بووی خیانەت لەگەڵ من بکەیت، دواتر لە دوای منیش لە دوای هاوسەرگیری ئامادەی خیانەت لەگەڵ کەسێکی تر بکەیت. بۆ حەقیقەتیشە، واقعەوە. دەباشە ئایا ئەو کەسە ئیوەیە کەوە کچێک خۆی بداتە دەست، یان تو ئەو خوایە ئەو کچە ئیوەیە کە ئینسان بیکە بەدایکی منداڵەکانی خۆی، هاوسەری ژانی خۆی، کە الأم مدرسة إذا أعددتها أعددت جيلا طيب العراقي. دایک کە قوتابخانەیەکە بینی قوتاب مامۆستایەک بۆ منداڵەکانت دامنێ کە خۆی لاڕێ و ئینحرافی کردووە لە ڕووی ئەخلاقەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموو تەخەیەڕوا لنطفیکم، هەڵبژێرن بۆ نوتفەی خۆتان، واتە ئەو نوتفەی خۆتان هەموو ڕەحمێک شایستە نییە ئەو نوتفە کە دوابێ بە منداڵی دوا ڕۆژ بچێتە نێوی، لە نێوی گەورە بێ پەروەردە بێ، منداڵەکەت لە باوەش بگرێ. ئەوە بۆ ئافرەتان وایە، بۆ پیاوانیش بە هەماشێوە، بۆیە دەبێ هەڵبژێری. زەواج باشترینەها. پێغەمبەری خوا ئامۆژگاری چێکە فەرموو یا معشر الشباب من استطاع منكم الباءة فليتزوج. ئەی کۆمەڵانی گەنج، ئەی کۆمەڵی گەنجان، هەر یەک لێوە توانای ژن هێنانی هەیە،
باش زەواج بێنێ، باش زەواج بکە، ژن بێنێ، هاوسەرگیری بکە. فإن لم يستطيع، ئەگەر نەیتوانی، ئێستا با بڵێن لە بارودۆخێکی ئابووری نەخوازرا و داین گەنجانمان ڕەنگە حەز بکەن، بەڵام بەداخەوە هەم کۆمەڵگە کار ئاسانی بۆ ناکە، دایک و باوکان ئەرکیان زۆر قورسەکەن، کۆمەڵی عادات و تەقالید و نەریتی زۆر جاهیلی هاتوونەتە نێو کۆمەڵگەی ئێمە، وا لێکن کۆمەڵی مەساریف و خەرجی نەفەقات ئەستەمە بێکەوە هاوسەرگیری بکە، هەر گەنج ناوێرێ. ڕۆژێک گوتم دوعای خێرت بۆ دەکەم بە گەنج، گوتی تو ئەو خای ماوەسە دوعای زەواجم بۆ نەکەی، ئەوەندە ئەترسا لە زەواج. تی من دینارێکم نییە، ئێستا چۆن بتوان زەواج بکەم؟ سەیری کە گەنجی ئێمە ئێستا لە زەواج ئەترسێک کە حەزی لێت، بەڵام کار ئاسانی بۆ ناکرێت، بێ دایک و باوک کار ئاسانی بۆ چی تێدایە کە باوکێکی هەبووی چۆن خەرجی و مەسرەف ئەکا بۆ کوڕەکەی خۆی، ئەگەر زاوایەکی باشی دەستکەوێ هاوکاری بکە لە ڕووی مادیەوە کار ئاسانی بۆ بکە، کا زەواج بکە. خۆشە پیاوەتی و جوامێریە، ئەوەش خێر و سەدەقەیەکە. و ئەوەندە باری یەکتر بە ناوی زێڕ نازانم، خوشکان و دایکانیشمان لەگە ڕێز و حرمەتم ئەوەندە داوای زێڕەکەن، ئەو زێڕە نازانن، دواتر بەختەوەری نایەنێ زێڕ. چەند ئافرەت هەیە ئەسڵەن ڕەنگە میسقالێک زێڕی نەکردووە، واللهی بەختەوەرترە لەوەی کەوا 5 میسقال یان 5 کیلۆ زێڕی کردووە. ئەفەن منە کچێکم مارە کرد، گوتم کچم مارەیەکە چەندە؟ گوتی 5 کیلۆ. 5 کیلۆ چی؟ 5 کیلۆ زێڕ. گوتم یعنی دراستان کردووە؟ گوتی بەڵێ. مە کوڕەکە تۆ دەزانی و پیاوە ئەو ئافرەتە چ دەڵێ؟ گوتی بەڵێ ماوەسە ڕێکەوتین، ناوی خوای لێ بێنە. گوتم وەڵام ناوی خوا لێ دێنم، بەڵام دواترە تو 5 کیلۆ زێڕ سەیرکە، یعنی خۆ فرۆشتن نییە و کڕین و فرۆشتن نییە. ڕووی ئەو کچانە سوور بێ، سەربەرزی دنیا و داڕون جارجار دەبینین دەبیستین داوای یەک قورئانەکە، داوای عەمڕەیەکە، هەرچەند ئەوش بە جارێت نیفاقی تێکەوتووە خوا پەنامەمدا، ئەیوێ خۆخۆوانی مایش بکە ئافرەتێک یان ئەوە زۆر دیندارە، دواتر زۆر خراپ دەرەچێت لە ڕووی مامەڵی ژن و مێردایەتی بەداخەوە دەڵێ مەویشیان. کەواتە زەواج باشترین چارەسەرە. پێغەمبەر فەرمی ئەگەر ناتوانن فعليه بصوم وڕۆژوو بە فإنه له وجاء، پارێزگاریە، چونکە شەهوەتی ئینسان ئەشکێنێ. خاڵی دووەم بابەتی دڵداری نەخۆشیە، وەکو هەر نەخۆشیێکی تر دەبێ ئینسان لەو کاتە پەنا بۆ لای خوا بە، بە دوعا و پاڕانەوە داوا لە خوا بکە کە خوا یارمەتی بدە، لەو دەردە ڕزگاری بکە. وەکو گوتمان هەندێک کەس بەخۆی نییە، لە دەرەوەی ئیرادەی خۆی تووشی حاڵەتێکی وابێت، بەڵام لاوازە. مرۆڤی بە ئیرادا ئەوەندە چۆک دانادە بەرامبەر هەوا و حەزەکانی خۆی، ئەوەندە دڵی بەتاڵ نییە ئەو ها خۆی سەرقاڵکە بە بابەتێکی وا لاوەکی و بابەتی خۆشەویستی لەگەڵ ئافرەتێکی ئافرەتێک لەگەڵ پیاوێکە. ئەوە گرنگە، بەڵام لای بەرامبەر خۆشەویستی خوا و دینی خوا و کاری خێر ئەوەندە گەورە و مەزن نییە. سێمیان سەرقاڵکردنی دڵ بە کار و پیشە و خزمەتی چاک بۆ پڕکردنەوەی بەتاڵایەکانی ناو دڵ و دەروون. یعنی ئینسان دەبێت هەڵدا خۆی دائیمەن ئەو شتانە لەکوێ دێت؟ لە فەراغات دێ، بەتاڵی زۆر خراپ، بێ ئیشی، بەتایبەتی ئێستا گەنجمان بێ ئیشە، لە فەراغدا دەخولێتەوە. جا فەراغە ئاینیەکەیشی هەیە، پێویستە داخوازی و حەزە جنسیەکەیشی هەیە، بۆیە پەنا بۆ زۆر سەیر و سەمەرابات دەکەوێتە زۆر داوی خراپ. کوڕان و کچانی ئێمە کەوتونەتە داوی، بەتایبەتی کوڕانمان داوی کچانی مەغریبی نازان چییە، لێ داوای دەفتەر دۆلاریان لێەکەن، هەلەوە و لێرەشی وای ڕووداوە. ئەی فەراغێک نەبێ بۆچی پەنا بۆ شتێکی وا دەبە. چوارەمیان گەشت و سەیرانکردن. ئینسان کەش و هەوایەک ئەگۆڕێ، ئەو بیرکردنەوەی کەمتر ئەبێتەوە، سەردانی نەخۆش، لێ قەوما و ئامادەبوونی شۆردنی مردوو، ناشتنی مردوو، ئەو جۆرانە وا لێ دەکە ئینسان بابەتی قیامەتەکەت بیرکەوێتەوە. ژیانە 52 ڕۆژ هەڕاباردن و بە دوای حەز و هەواگەڕاندا نییە. پێنجەمیان بیرکردنەوە لە تاوانی ناپاچی و خیانەت، سەرپێچی خوا. بزانەوە ناپاچیە، تۆ ناپاچی لەگەڵ خێزانی کەسێک. لەو ماوانەی ڕابردوو پیاوێکا گوتی مامۆستا پێم خۆشە ژن لە برایەکەم مارەی، گوتم ئەی ژنی نەبوو؟ وەڵا گوتی مامۆستا تەلاقی دەدا. بۆچی تەلاقی دا؟ وڵا لە ڕێگەی فەیسبوک و تۆڕە کۆمەڵاتەکان پەیوەندێکی نادروستی داناوە لەگەڵ پیاوێکە، قسە لەگەڵ یەکتراکە، چەند جار ئینزاری داوەتێ، منداڵێکیشی هەیە، بەداخەوە ناچار بوو کە تەلاقی دەدا. ئەو جا وەرە دەستی خەڵکی ماچکە
پەشێمان بوو نازانم چی کابرا گوت کاک خواحافیز بێ دوو جارانی زارم داوی و تەو خواحافیز بێ سیرکە یەک غەڵەتێکی بچووک یەک خێزار وێرانەکە منداڵێک یەتیمەکە کاتەوە ناپاکیە سەرپێچی ئەمری خوایە شەشەمیان بیرکردنەوە لەوەی کەوە شوێن هەوا و هەوەسکەوتن مرۆڤ لاواز و سەرشۆڕ دەکات دەتخاتە مەترسی ئابڕوچوونەوە باوەڕ کە ئەوانەی کرد بە دوایە و بابەتەن دائیمەن کەسی سەرشۆڕ لاواز بێ ئیرادەن دائیمەن تووشی حاڵەتی ئابڕوچوونیشە بنێن بەتایبەتی لێرەوە ئەڵێم ئێستا سەردەمی تەکنۆلۆژیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان خەریکە ئینسان نەوێرێ لە ماڵی خەڵکێک و دۆستێک پاویە نان و داوەتێ بخوا یەکسەر کامێرا ئامادەیە تەسویر ئەکرێ جا هەر حرەکەیەک جوڵەیەکی ناشایستە و نەشیا و ئەنجام بدرێ خەڵکی ئەیقۆزێتەوە بەکاری ئەێنێ وەک وەرەقەی فشار بەسەرتا یان بۆ ئابڕووبردن بەکاردێن چ جای ئەوەی تۆ پەیوەندیەک چۆن لە خۆت ئەوەندە تەمینی خۆت بدەی بەدەستێکی گورگێکی هارە کوڕێکی کە نازانی زۆر جار گرتەی ڤیدیۆیی بەکار هاتووە بۆ خۆ دەوڵەمەندکردن بۆ ئابڕووبردن بنە ماڵەیەک کەسێک بۆ دروستکردنی با بڵێن ها باند ئەو باندی لەشفرۆشی ئەوانە لەو چەند ڕۆژانی ڕابردوو کە ئافرەتەی بەو ناوەگیرە ئەو بابەتانە بەکاراتوو کامێرا بەکاراتوو وەکو زەخت و فشار بەسەر کچانی خەڵکە خوا پەنامان بدە سیرکە پیاوێک و گەورەی و پاشایەکی وەکو محەممەدی کوڕی هارونی ڕەشید کە دوای باوکی خۆی ئەبێ بە پاشا دەکەوێتە داوی عەشقی کچۆڵەیەک چ هۆنراوێکی بۆ نووسیوە با پێکەوە جێ لێ ڕابکە أرى ماء وبي عطش شديد ولكن لا سبيل إلى الورود ئاوێ ئەبینم بە تینوێتێکی زۆر سەختم هەیە زۆر تینوم بەڵام هیچ ڕێگایەک نییە بۆ گەیشتن بەو سەرچاوە ئەو ئاوە ئەما یەکفیکی ئەنەکی تەملیکینی بە کچەکاڵێ ئەوەندەت بەس نییە کەوا تۆ خاوەندارێتی منەکەی تۆ منت هەیە خاوەنی منیم من مڵکی تۆم وأن الناس كلهم عبيدي کەچی خەڵکیش کە خۆی پاشایە تەواوی خەڵکیش کۆیلە و عەبدی منە ئەو پیاوە مەزنە بۆتە عەبدی تۆ کۆیلەی تۆ خزمەتکاری تۆ وأنك لو قطعت يدي ورجلي تۆ ئەگەر دەست و قاچیشم ببڕی لقلت من الرضا أحسنت زيدي بەو پەڕی ڕەزامەندیاڵم دەستت خۆش بێ زیاتر بیبڕا زیاتر بکە سیرکە پیاوێکی وەکو کوڕی هارونی ڕەشید کە پاشا بووە کە کەوتە داوی خۆشەویستی چەند لاواز دەرەکەوێت چەند ئاحاشە پیاوێکی گەمژە دەرەچێت بەو شێوازە تعبیر بۆ ئەو کچۆڵەیە دەکات حوتەم و کۆتایی پڕکردنی دڵ لە خۆشەویستی خوا و بەندایەتی دروستی خوا گوتمان فەراغ هەیە والله ئێمە مسڵمانان باشترین چەکمان لەدەستە باشترین عیلاجمان لەدەستە لە نێو ماڵە ئەویش ئەو مەحەبەتی خوا و پێغەمبەری خوا و دین و دینداری و خواپەرستیە بەو خواپەرستی و دین و دینداریە و خۆشەویستی خوا و ڕێگای خوا لە زۆر هەڵدێران خوا نەجاتی داوین ئەتوان لە زۆر شتیش خۆ بپارێزین بەتایبەتی ئافرەتان و دایکان و خوشکانمان ئەتوان هەر بە پاکیزەی و سەربەرزی بمێننەوە هەتا دەستیان بە دینی خوای پەروەردگارەوە سیرکەن کۆتا نمونەی یوسف پێغەمبەرە عەلەیهی السەلام خێزانی عەزیزی میسر هەندێک کە پێڵن ناوی زولەیخا بووە جا زولەیخا بێیان هەر ناوێکی تر بێ چۆن کە ئەکەوێتە داوی خۆشەویستی یوسف عەلا نەبینا و عەلەیهی السەڵاتو وەسەلام خۆ پیرانە گێڕێ بۆ ئەوەی کەوا دەستی بکەوێت بەڵام وەلەقەد هەمەت به وهەم بها جۆرێک لە مەیل هەیە بەڵام ئیشی خواشەیە یوسف چونکە کەسێکی دیندارە فەراغ نییە فەراغ بە تاڵایی و خاڵیبوون نییە لە ناخیەوە محەبەتی خوا دڵی پڕ کردووە پابەندی بە شەریعەتی خوا و ئەخلاق و ڕەوشت جوان پەروەردەی کردو و پارێزگاری لێ کردووە بۆیە خوای گەورە پێی ئەفەرمێ کەذالکە دواتر لنصرف عنه السوء والفحشاء إنه من عبادنا المخلصين ئابەو شێوەیە خراپە و خراپەکاری و داوێن پێستیمان لێ دوورخستەوە بۆ چونکە کەسێکی دڵسۆز و خاوێن و پابند بوو پاک بوو یوسف سەلامی خوا لەسەر بێت کەواتە مرۆڤە پاک و ڕازگۆیەکان ئەوانەی لەگەڵ خوا ڕاستەکەن کەوا پابندن بە شەریعەت و ڕێنمایی شەرعیەکان هەڵبەت هەمیشە پارێزراون
لە ڕیزێ عەبدەدڵسۆز و پارێزراوەکانی پەروەردگارن. ئەگەر نا یوسفیش مرۆڤ بوو، ئەویش هەستی هەیە ئافرەتێک کە هەموو کار ئاسانیە بکە بەو هەموو دەسەڵات و شۆخی و شەنگی و ماڵ و ناوبانگیەوە هەموو کار ئاسانێکی بۆ بکە کەچی ئەو ئینسانە لە ترسی خوا. ئەوە ئەخلاقە، قیمەی خۆڕەوشتی بەرزە، تەنها لە دیندا هەیەوە. گەنجانمان ئەتوانن یوسف ئاسا خۆیان پاک بهێڵنەوە بە پاشیش بمێننەوە. خوای پەروەردگار هەموو لایەکمان پارێزراو بکە ئینشاءالله کوڕان و کچانمان بە ئاواتی شەرعی خۆیان بگێنێ و هەرچیش ناشەرعی و خراپە و تاوان و ئابڕوچوونە لە دنیا و دوارەش خوای پەروەردگار هەموو لایەک پارێزراو بکە. داوای لێبوردنم هەیە گەر سەر مێشان بن. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.